وەکو چارەسەرکارێکی دەرونی من پێم وانە ئیشی من تەنها بریتی بێ لەوەی کەوا ڕاستەخۆ ئیشکم لەگەڵ ئەو کەسانەی کە بەدەست نەخۆشی یاخو گرفتێکی دەرونیەوە دەناڵێن بەڵکو پێم وایە بەشێکی لەو ئیشە بریتە لەوەی کەوا خوێندنەوەیەکی قوڵت هەبێ بۆ ناو ئەو کۆمەڵگایی کە تێیدا دەژی وە بزانی چی دەگوزارێ ناو کۆمەڵگاکەدا ئیدی چ ئەوەی کە ڕاستە خۆت دەیبینی چ ئەوەی کە لە ئەزمونت لەگەڵ و کەسانەی کە کێشە دەرونیەکانیان هەیە یاخود لە بەرکەوتنی ڕۆژانە وەکو ئینسانێکی ئاسایی کە تۆش لە ناو ئەو کۆمەڵگایەدا دەژی لە ناو کولتورەدا گەورە دەبی پێم وایە دەبێ قسەی خۆت هەبێ لەم سۆنگەیەوە بابەتێکەیە کە زۆر لای من شوێنی سەرنجە شوێنیەوەیە کە بتوانین قسەی لەسەر بکەین ئەویش بریتە لە زۆربوونی ئەو ڕێژە زۆرەی لە ڕێستۆرانت و شوێنەکانی کێشانی نێرگەلە و هەروەها کافتریا و نازانم چێشخانە و هەموو ئەو شوێنانی کە ڕۆژانە لە باشووری کوردستان دەدایان بینین کە هیچ هەفتەیەک نییە هیچ مانگێک نییە کە دووسێ ڕێستۆرانتێکی تازە نەکرێتەوە گەچی ئەم شوێنانە لە ڕووکەش دەوادە دەکەون کە شوێن گەلێکن کە ئینسان بتوانێت تیاندا پشوو بکە و ڕابکە لەو شاری کە تووشی دەبێت ڕۆژانە چ ڕێگای ئیشکردنەوە بێت چ ڕێگای خوێندنەوە بێ چ لە ژیانی ڕۆژانە و ژیانی خێزانیدا بێت بەڵام ئەم زۆر بوونە زۆرەی ئەم ڕێژە زۆرە بەڕاستی شوێنی پرسیارە لەبەرەوەی لە بەرامبەر زۆربوونی ئەم ڕێژانەدا ئەوەی کە زۆر گرفتە دەبینی ئەو شوێنانەی کە فەزای کولتورین وەکو کتێبفرۆشیەکان کتێبخانەکان هۆڵەکانی شانۆ هۆڵەکانی سینەما فیستیڤالە هونەریەکان هەموو شوێنانی کە کولتور دروست دەکرێت باشە کە کولتوری تێدا دروست دەکرێت کولتوری تازەی تێدا لەدایک دەبێت نامێنن شوێنی پرسیارە بۆ من ینی چی سینەمایەکی گەورە لە شارەکانی باشووری کوردستاندا داهاتیان نەگاتە داهاتی مانگانەیان نەگاتە داهاتی هەفتەیەکی چێشخانەیەک نەگاتە داهاتی هەفتەیەکی قاوەخانەیەک لە کاتێکدا ئەم شوێنانە شوێنێکن کە تەنها شوێنی کات بەسەر بدنن و شوێنی گفتوگۆی جددینین ئێمە بەداخەوە لەو جیلە دەچوین کە چاخانە و کافتریا و قاوەخانە و چێشخانەکانمان سپیسێک بن و فەزایەک بن وەکەوەی کە لە هەفتا و لە هەشتاکاندا باز دەکرێتکە بووە شوێنی گفتوگۆی سیاسی گفتوگۆی کۆمەڵایەتی پلانی هونەری بن ئەم شوێنانە شوێنگەلێکن ئێستا بەشێکن لە کللتورێکی بەکارهێنەری لەوەی کە تۆ تەنها دابنیشی و شتێک بخۆی و بەڵام بەبێ هیچ گفتوگوۆیەکی جددی ئەم شوێنانن کە تێیدا کتێبەکان بە قایمەی خواردنەکاندا دەگۆڕنەوە ئەو شوێنانن کە سێڵفیەکان شوێنی فلیمە سینەمایەکان دەگرنەوە ئەو شوێنانن کە نازانم ڤیددیۆیەکی سناپچات هی ئینستاگرام شوێنی سیرکردنی درامایەک یاخو شوێنی سیرکردنی شانۆگەریەک دەگرنەوە بەڕاستی ئەمە زۆر گرفتە چونکە بیرمان نەچێ ئێمە کوردین کە کوردیش یەکێک تاکە شێوازێک بۆمانەوەی ئێمە خەڵکانێک پێی وایە تەنها زمانە ئۆکی زمان شتێکی زۆر گرنگە و بەشێکە لە شوناسی نەتەوەی ئێمە و لەوانەیە ئالێتێک بێ بۆ ئالێتەکانی پارێزگاری بەڵام پارێزگاری لە ناو نەچوون بەڵام ئەوە بە تەنها کافی نییە ئێمە پێویستمان بە شوێنە کولتوریەکانمان هەیە پێویستمان بەوە هەیە کە سینەماکانمان چالاک بن پێویستمان بۆیە شانۆگەریەکانمان چالاک بن پێویستمان بۆیە کتێبفرۆشەکانمان چالاک بن دایکان و باوکان ڕۆڵەشی زۆر گرنگ دەتوانن لەوەدا بجێڕن باشە منداڵەکانمان دەبین بۆ حەفلەی عید میلادەکانیان دایان بین بۆ فاسفودەکان دایان بین بۆ هەموو ئەو شوێنانەی کە شوێنی کات بەسەر بدن و چێژبەخشین بەڵام زۆر بەدەک من دایک و باوکان دەبینی کە منداڵەکانیان هاوسەفەریان بن بچن بۆ شارێشکە بۆی کە سەیری فیلمێکی سینەماییکەن سەیری شانۆگەریەکەن سەیری چوزانم شانۆگەریەکی جددی بکرێت شتی وابوونی نییە لە جیهاندا لە وڵاتانی تریشدا ئەم شتە هەر هەیە ڕێژەی خواردنگە و کافتریاکان زۆرن بەڵام لە بەرامبەر ئەوەدا ئەم کافتریانە تەنها شوێنی قسە و پێکەنین و قسەیەکی ینی ئاسایی و شوێنی پێکەنینێکی ئاسایی کات بەسەر بدن نیم بەتەنیا شوێنی گفتوگۆی زۆر جدیشن شوێنی ئەوەن کە بووکڵابی زۆر گەورەی تێدا ینی کۆڕی کتێب خوێندنەوەی زۆر جدی تێدا دەبینین ئەم هەوڵانەشەیە لە کوردستان بەڵام یەکجار کەمە ئێمە وەکو کورد کە ئاعتیمادیمانەوەمان لەسەر کولتورمانە باشە پێویستمان بە کولتوریەشکەیە کە دووستی بکەین بریتە لەو کولتورەی کە خوێندنەوە کە هونەر
ئەدەب چکە بیمان نەچێت تاکە ڕێگایەک بۆ ڕزگاربوونی ئێمە بریتە لە ئەدەب و هونەر جگە لە ئەدەب و هونەر ئێمە میکانیزمێشکەمان نییە کە بتوانین خۆمانی پێدا خۆمانی تێدا بهێڵینەوە خۆمانی تێدا دروست بکەین ئەم کولتورە بەرهەم نەهێنیە کە هیچ بارێکی هونەری تێدا دروست ناکرێت کە هیچ فەزایەکی ئەدەبی تێدا دروست ناکرێت هەتا بڵێ ترس ناکە قسە لەسەرەوەیە 2050 ئێمە ئەم جیلێکی ئێستا کە زۆربەی کاتەکانی دایک و باوکەکانیان دایان بم بۆ چێشخانەکان دایان بم بۆ فاسفودەکان دایان بم بۆ شوێنەکانی یاریکردن بەڵام بەدەگمەن زۆ بەدەگمەن دایان بنە پێشنگایەکی کتێب دایان بنە هۆڵشی سینەما هۆڵشی شانۆ چیان لێ دروست دەبێت یعنی پرسیارەوەی ئێمە لە 2006 لم ئەم کولتورە چی لێ بەسەر دێ پێمان وایە ئەوە بەشێکە لە ژیانی مۆدێرن بەشێک نییە لە ژیانی مۆدێرن چکە ژیانی مۆدێرن بە هاوتەری بەوە خەریکی دروستکردنی کولتورە باشە خەریکی دروستکردنی ئەدەبە خەریکی دروستکردنی هونەرە ئەگە تۆ نەتوانی ئەم بۆ بکەی ئەم کولتورە تاسە نامێنێتەوە ئەم کولتورە دەڕوخێ بە چەندی کە دەتوانی ئێمە بمێنینەوە